بەرهەمەکانی جوانکاری ئێستا بۆتە ئیمپراتۆری پیشەسازیەکان لە جیهاندا بە جۆرێک بازرگانیکردن بە بەرهەمەکانی جوانکاریەوە ئێستا لەسەر ئاستی جیهان ساڵانە 500 ملیار دۆلارە. ئەگەر بە نمونەیەک پێتان بڵێم تەنها لە ساڵی 2020 کە ڤایرۆسی کۆرۆنا ژیانی بردا قۆناغێکی نوێەوە، بەڵام بازرگانیکردن بە بەرهەمەکانی جوانکاریەوە بە بڕی 134 ملیار دۆلار زیادی کرد. ئەو خانمانەی تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵیایە ساڵانە بە بڕی 13 ملیار دۆلار بابەتی جوانکاری بەکاردێنن. بەگشتی بە پێی داتا نافەرمەکان بێت هەر خانمێ مانگانە بە بڕی 320 دۆلار بودجەیەکی دیاریکراو بۆ بەرهەمەکانی جوانکاری تەرخان دەکات. بەڵام ئەم ڕێژەیە بۆ بەشێک لە وڵاتانی کەنداو تا 5,000 دۆلاری مانگانە دەچێت. ئەگەر باسێکی هەرێمی کوردستان بکەین لەبەر ئەوەی هێشتا داتایەکی فەرمی نییە، بەڵام بەرهەمەکانی جوانکاری لەگەڵ کۆمەڵێ پێداویستی تر ساڵانە بڕاگەی دەکاتە 1 ملیار دۆلار. دەمەوێت لە بەرنامەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەو بکەم بزانم شێوازی بەکارهێنانی بەرهەمەکانی جوانکاری و لە هەمان کاتیشدا بازرگانیکردن بەو بەرهەمەوە لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە؟ وڵاتانی بەرهەمهێنەری بەرهەمە جوانکاریەکان فەڕەنسا، ئەڵمانیا، ئەمریکا، کەنەدا، بەریتانیا کۆمپانیەکانی بەرهەمە جوانکاریەکان لە جیهاندا کە خاوەنی بڕاندی خۆیانن 10 کۆمپانیا بازرگانیکردن بە بەرهەمە جوانکاریەکاندا لە جیهاندا بڕەکەی دەگاتە 511 ملیار دۆلاری ساڵانە. بەرهەمە جوانکاریەکان ئێستا لە ڕیزبەندی پێشەوەی پیشەسازیە گەورەکانن لە جیهاندا بە جۆرێک ساڵ لە دوای ساڵ قازانجی کۆمپانیەکانی جوانکاری بە بڕی 1 ملیار دۆلار زیاد دەکا. هەرێمی کوردستانیش کە بازارێکی کراوەی هەیە بەڕووی وڵاتاندا ئێستا خواست بۆ بەکارهێنان و بازرگانیکردن بەو بەرهەمەوە زیادی کردووە. سەرەتا ئەوانەی کاری جوانکاری یاخود مەیکەپ دەکەن چی دەڵێن سەبارەت بە شێوازی بەکارهێنانی بەرهەمە جوانکاریەکان؟ تۆکو مەیکەپ ئارتیستێک ئێستا کاری جوانکاری کەمە پیشەی تۆیە دەکرێت لە چه ئاستێکایە لە هەرێمی کوردستان؟ بەڕاستی ئێستا کاری میکەپ لە ئاستێکی باشدایە و ئێستا گرنگی زۆر دەدرێت بە میکەپ. ئەکید لە ساڵانی زووتر ئەوەندە گرنگی نەدەدرا و ئەوەندە تەفاسیل نەبوو لە ئیشی میکەپ، بەڵام ئێستا دەیبینین لەگەڵ پێشکەوتون و لەگەڵ سۆشیال میدیا و لەگەڵکردنەوەی دنیا ئەو شتانە زیاتر وردەکاری پێدرایە لەگەڵ ئەوەی کە مەسەلەن جاران میکەپ زۆر شتێکی سمپڵ بوو، بەڵام ئێستا وردەکاری زۆرە، ئێستا پرۆدەکت زۆر بەکاردێتن. ئەوە وای کردیە کە ینی ئەوە بگاتە کوردستانیش، چونکە ئەکید لە کوردستان ئەو براندا گەورانە نییە و کەسێک نییە لێرانە، هەرچەندە خانم هەن و کەسی دیکەش هەن کە لێرە براندی خانمی کوردن و براندی خۆیان هەیە، بەڵام ئەو شتە زۆر بەناوبانگانە هێشتا پرۆدەکتی خانمانی کورد و ئەو کەسانی کە کوردن ئەوەندە گەورە نەبووە. بەڵام ئێستا میکەپ لە کوردستان بە شێوەیەکی زۆر باش پەرێسەندووە و خەڵک بە دوای ئەوەیە کە بە ئەکادیمی شتەکان بخوێنە و هەروە شتێکی هەکەزایی نەبێ وەکو جاران کە هەر سپیاوێک بوو سوورایەک بوو سەرکڵمەیەک بوو، بەڵام ئێستا شتەکان وردەکاری زۆر زیاترە. ئێستا کاری جوانکاری لە هەرێمی کوردستان وەکو پیشەیەک ماوەتەوە یا وەکو بزنس و بازرگانیشی گەورە تەماشاکرێت؟ ئێستا کاری میکەپ بوویتە بزنس لەبەرەوەی دەرامەتێکی زۆر باشی هەیە، لەبەرەوەی ئێستا پارێکی زۆر باش لە ڕێگەی میکەپەوە دەتوانی دەستت بکەوێتن، چونکە ئێستا وەکو جاران نییە. لە ساڵانی زووتر میکەپ تەنیا سپیاوێک بوو سووراوێک بوو تاو چاوڕەشکردنێک بوو، بەڵام ئێستا لەبەرەوەی وردەکاری زیاترە و ئێستا خەڵک بە دوای ئەوەیە کە چونکە لەبەرەوەی شتەکە زۆر بەباشی بڵاو بۆتەوە خەڵک گرنگی دەداتن بە میکەپ. جاران وانە بوو کە دەڕۆشتی بۆ ئاهەنگێک ئەوەندە بەلاتەوە گرنگ نەبوو کە بڕۆی ئیلا لە ساڵۆنێک میکەپ بکەیت، بەس ئێستا وای لێ هاتووە شتەکە نازانم چاولێکەریە یا ئەوەیە کە خانمان حەزیان لێیە هەمیشە لە ئاهەنگەکانی لۆ شوێنانی دەڕۆن جوانترین دەرکەون و لەبەر ئەوەش ینی دەڕۆن لەبەر پارێکی باش دەدەن، ئەوە لەلایەن گرینگە کە جوان دەرکەون و لە کۆتاییدا میکەپ ئارتیستەکە ئەو بۆی دەبێت بە بزنسێک
هەستەکرێت لە هەرێمی کوردستان دوو بابەت تێکەڵاو بووە یەکیشیان بابەتی سوۆسیال میدیا ئەوەی تر مەیکەپ ئارتیستە بۆ نمونە ئەوەی کە لە سوۆسیال میدیای ئەیبینی و ڕیکلامی بۆ کرێت کە ئەچیتە ئەمری واقعەکەەوە بوونی نییە چۆنڵێ ئەمە بازرگانێکی فەیک و چۆنڵی هەڵخەڵەتاندنی هاوڵاتیان نییە ئەکەی دوایە ئێستا وای لە هاتووە هەموو بزنس کۆ بۆ تۆ لە سوۆسیال میدیا ینی هەموو خەڵک هەموو ئەوانەیە کە دایانەوەی ئیش بکەن بزنس بکەن لە ڕێگەی سوۆسیال میدیا دەکەن و هەمووشیان هەوڵ دەدەن ئەگەر بە هەر شێوەیەک بێتن بزنسەکەیان ئیشەکەیان بە شێوەیەکی زۆر پێرفێکت پیشاندان بەڵام زۆر جار کە دەڕۆی لەوێ شتەکان بە واقعی دەبینی کە ئەوە نییە لە بەرامبەر ئەو شتێک کە لە سوۆسیال میدیا دەبینی لات ئاسایی یەکە مەبلەغ پارێکی زۆر باش بێ من وەکو خۆم مەبلەغی پاری باشم داوە لە بەرامبەر ئەوەی کە میکەپێکم بۆ بکرێت لە بەرەوەی دیتم لە سوۆسیال میدیا ئەو میکەپە بە تەواوەتی دەموچاوتی دەگۆڕی یعنی کەپوی زۆر جوان دەکردی و دەموچاوی بەڵام کە ڕۆیشتم لەوێ ئەو مەبلەغە پارەیە زۆرێمدا بەڵام لە بەرامبەردا ئەویان لە بۆ نەکردم نرخ پێوەرە بۆ بابەتەکانی جوانکاری واتە تۆ گەر بابەتێکی جوانکاریت بە نرخێکی زۆر گران کرد تەواو ئیتر ئەمە شتێکی گرانە یاوە خودت ئەبێ ئافرەتان بزانن کە کام بابەتی جوانکاریە لەگەڵ پێستیانە لەگەڵ شێوازیانە گونجاوە ئێستا دنیا زۆر کراوەیە سوۆسیال میدیا و ئەتەر بە کلیکێک دەتوانانی لەسەر ئەو براندی کە دەتوێت بیکڕی زۆرترین زانیاری وەرگری نرخەکەی بزانێ کەواتە دەبێ ئافرەتان من تۆزێک ژیرانەتر ئیشەکە بکەن مەسەلەن کە من براندێکی زۆر گران دەکڕم دەتوانم هەموو تەفاسیلی شتەکانی بخوێنمەوە لە ڕێگەی ئەتەرنێتەوە کەواتە هەندێک جار گرینگە پارەیەکی زۆر بە تایبەت ئەو شتانی کە بۆ پارێزگاری پێست بەکاردێتن من هەموو جار دەڵم ئەگەر پێستێکی تەندروستت هەبێ براندێکی هەرزان بکرە بەڵام بە ئۆرجیناڵی دەتوانی ئیشەکانی خۆت جێبەجێ بکەیت ینی مەسەلەن کە میکەپێک ڕۆژانە دەکەی زۆر گرنگ نییە تۆ بچی گرانترین میکەپ بکڕی بەڵام گرینگە ئەو شتانی کە بە پرۆدکتانی بۆ پارێزگاری لە پێستت بەکاردێنی ئەگەر پارەشیان پێ بدەی شتێکی ئاساییە چونکە تۆ کە پێستت حازر بوو دوای ئەو ئەگەر میکەپێک زۆر فول کەڤەر و زۆر ئەو شتانی نەبوو گرنگ نییە لەبەر ئەوە گرینگە بەلای منەوە گرینگە زیاتر گرنگی بە پێست بدرێتن و بە تایبەتیش و ئەکیدیش زۆر میکەپی باش هەیە و پارەکەشی زۆر زۆرە و بەڕاستیانی ئستاهلی ئەو پارەیە دەتوانین بڵێن هەردووکیانە هەم وەکو پیشەیە ئێستا هەم وەکو بازرگانی لێ هاتۆ ینی ئێستا هەندێک کەسانێک هەن کە وەکو حاڵەتێکی پرۆفێشناڵ بە کوالیتی و ئیش دەکەن ینی زۆر بە جوانی بەڕووپێکی هەندێکیش کەس هەن وەکو بازرگانی ئیشی پێوە دەکەن ینی دەتوانم بڵم ئێستا میکاپ ئارتیستەکانمان لە دکتورەکانمان زیاترن ئەوەندە زۆر بۆ ئەو ئیشە ئەو کەسانی کە بە ماوەدی باشەوە کار دەکەن بە کوالیتی باشەوە کارە دەکەن طبعاً سعرەکەشیان زۆرتر و گرانترە و هەم ئیشەکەشیان جوانتر و دیارترە بەڵام تۆ کەسێک بێ هەر بڵێ حەزێکم لێتی و ئارەزوم لێتی و یان دەمێ بە ناوبانگم و ئەو ئیشە بکە قەت بە کوالیتیەوە نیکە لە کاتێکدا خواز بۆ بەرهەمە جوانکاریەکان ساڵ لە دوای ساڵ لە زیادبووندایە بەڵام بەهۆی زۆری فرۆشیاری ئەو بەرهەمەوە ئێستا چەندین بەرهەمی فەیک و تەقلید بە ناوی بڕاندەوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەفرۆشێت ئەوەی لەم نێوەندەدا زیانمەند دەبێت تەنها و تەنها هاوڵاتیانە ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان بابەتەکانی جوانکاری شۆکان لە مۆڵەکان لە بازاڕەکان دەبینین ینی بەشێکی زۆر لە دوکانەکان بوونەتە ئەوە فرۆشی بابەتی جوانکاریەکان ئایا مە چۆنە لە هەرێمی کوردستان ئێوە چۆنی دەبینن ئایا خواستی هەیە بۆ بابەتی جوانکاری؟ بابەتەکانی جوانکاری خواستێکی زۆری لەسرە لەلایەن خانمانەوە بە پلەی یەکەم دواتر پیاوان ئێستا خانمان و پیاوان هەردووچیان گرنگی بە دەم و چاویان دەدەن لە ڕووی میکاپ و لە ڕووی بابەتەکانی سکینکێریشەوە خواست لەسەری هەیە هەموو کاتێک ئافرەتان زیاتر احتیمام پێدەدەن لەبەر ئەوەی کە زیاتر جوانیەکانی خۆیان بە دەربێخن ئافرەت هەمووی جوانە یعنی لە ناو قەوسەک هەموو ئافرەتەکان جوانن بابەتەکانی جوانکاری یارمەتی دەرە لە بۆی زیاتر جوانیەکانیان بە دەربێخن خواست لەسەری هەیە لەبەرەوەی ئافرەت
ئەگەر موچەکی دیاری کراوی هەیە مەسەلەن زۆربەی ئافرەتەکان نیوەی موچەکەی دیاری دەکاتن تەرخان دەکات لە بۆ ئەوەی کە بە بابەتەکانی مەیکەپ و سکینکەر سەرفی بکاتن و بابەتی باش و براندی باش بەدەست بینیتن و ئەوەش گرنگە ئافرەتەکان ئاگادار بن لەوەی چ شوێنێک هەڵدەبژێرن بۆ بەدەستهێنانی براندەکان و لە چێ ئەو براندە باشانە دەکڕن و چ بابەتێک لە بۆ پێستیان گونجاوە. باشە تۆڵی دەبێت خانمان ئاگاداری ئەوە بن لەکوێ ئەم بابەتانە دەکڕن. کۆمەڵێک بابەتی ئۆرگیناڵ هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام هەندێکی دەبینن بە نرخێکی کەمتر و بە فەیەک دروست دەکرێت. ئەمە چۆنە ئەین چۆن خانمێک بتوانێت ئەمە بابەتێکی ئەسلی ئەمەیان چۆن لەی بابەتێکی عادیە. بێگومان ئێستا بەرهەمەکانی جوانکاری زۆرە هەتا لە دەرمانخانەکان کە ئیشی وان نییە بەجددی بابەتی جوانکاریان دانەیە هەتا ئۆرجیناڵیشنی ئەسڵان یعنی ئۆرجیناڵنی هەمووی فەیکەدانرا دەبێت ئافرەتان زیاتر تەرکیز بکەنە سەر ئەوەی ئەو شوێنانەی هەڵی دەبژێرن چێندەرە و براندەکانیان و سعرەکانیان چونکە ئەو شوێنانی کە بابەتەکانیان ئۆرجیناڵە لە وێبسایتی براندەکان نرخەکان چەندە لەو مەحەلەی لەو شوێنەی کەلەی دەکڕن نەفسی هەمان نرخی هەیە. لەبەرەوەی لە کوردستان بازار ئازادە کوالێتی کۆنتترۆل زۆر توند نییە زۆر تەرکیز ناکرێتە سەر ئەوەی کە ئەو شوێنە براندەچی هینە شوێنێکی تر براندێک نفسی ناوی براندەکەی هینە بەس هەمان مەواد نییە تێیدا نفسی چۆن دەڵێ هەمان جیراوە نیە کە تێیدا کار دەکاتە سەرپێستی ڕوخساریان یعنی ئەگەر بێت و براندێکی باش بەکارنێنن دوو جار زیان بە خۆیان دەگەێنن جارێک لە ڕوویەوە کە پارەیەکیان سەرف کردو جارێکی تکەش کە براندەچی خراپیان لە بۆ دەموچاویان بەکارهینەیە. ئایا نرخ پێوەرە بۆی کە خانمێک بێت بابەتێکی جوانکاری بکرێت یاخود ئەوە گرنگترەکە لەکوێ دەیکڕێت ئەو کەسەی کە بەرهەمەکەی پێدەفرۆشێت ڕاهێنراو بێت بۆی کە ئەو کەسەی دەیکڕێت چۆنڵی تووشی زیان نەبێت چونکە ئایا زۆر براندی گەورەمان هەیە زۆر بابەتی جامان هەیە بەڵام حەسەب لەکوێ دەگونجێت ئایا ڕاهێنراوی کارمەندەکان گرنگن. نرخ پێوە نیە لە بۆی کە بابەتێکی جوانکاری بەدەستبینی بەس پێوەرە لە بۆ ئەوەی کە باشترین بابەتی جوانکاری پێ بکڕیم و ئافرەتان لە هەر شوێنە کە دەیانەوێت براندێکی جوانکاری بەدەست بێنن دەبێت تەرکیز بکەنە سەرەوەی کە بزانن ئەو ئافرەتانی لەوێ کە لەسەر ستاندەکان ئیش دەکەن ئایا ڕاهێنراون ئایا جۆری پێستەکان دەناسن ئایا دەزان چ شتێک چ ڕەنگێک لە بۆ پێستە دەگونجێ ئایا دەزانن ئەو مەسەلەن ئەو فاوندیشنەی کە بەکاردەینی لە بۆ ڕۆژەکی ئەتیادیان لە بۆ مناسەباتە و ئەو ئافرەتی کە بە خۆشی چووە بکڕیتن دەبی بزانی ئەو مکیاجەی لۆ چ بەکاردێنی نابی مکیاجەکی فول کەڤەر بکریتن لە بۆ ئەوەی کە ڕۆژانە بەکاری بینی لە بۆ دەوامیان لە بۆ ئەوە زیانی لۆ دروست دەکاتن دەبێت هەموو ئافرەتێک بەلایانی کەم دوو جۆر فاوندیشنی هەبێت لە ماڵەوە یەکێکیان دەیلی بێت ئەوەی تریان فول کەڤەر لە بۆ مناسەبات بی و ئامۆژگاریم لە بۆ هەموو ئافرەتان ئەوێت تکە جیا بکەنەوە هەر شوێنە و مەیکەپی تایبەت بەخۆی هەیە بۆ نمونە لە وڵاتی فەڕەنسا چ براندێک هەیە لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە هەولێری پایتەخت هەموو ئەو براندانە هەیە بەس لە چەند شوێنێکی دیاری کراو ئەو شوێنانی کە وەکالەتیان هەیە ئەو شوێنانی کە ستاندەکان وەکالەتیان وەرگرتیە زەمانیان هەیە مەسەلەن ئەو مەیکەپانەی کە ماوەی بەسەرچوونیان دوورمەودایە ئەوانە پێیان دەڵێن مەیکەپە فرێشەکان ئەوانە ماوەی بەسەرچوونیان دوورمەودایە و بێجگەلەوەش هەندێک مەیکەپ شێ ئەوش عینەن های کوالێتی زۆریش باشە نرخیشی گونجاوە بەس ماوەی بەسەرچوونەکەی کەمترە هەمان ئەو نرخەیە کە لە دەرەوە ئەو شوێنانی کە وەکالەتیان هەیە دایمەن ئەو نرخەی کە لە دوکانەکەی هەیە لە وێبسایتەکەی هەمان نرخی هەیە. هاوردەکردنی بەرهەمە جوانکاریەکان لە هەرێمی کوردستان لە ساڵی 2010 بە بڕی 5 ملیۆن دلار بەرهەمی جوانکاری هاوردە کراوە لە ساڵی 2019 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 6 ملیۆن و 500 هزار دلار لە ساڵی 2020 بە ڕێژەی 150 بازرگانیکردن بە بەرهەمە جوانکاریەکانەوە کەمی کردووە بڕەکەی دەگاتە 3 ملیۆن و 500 هزار دلار ژمارەی کۆمپانیەکان کە کاری بەرهەمە جوانکاریەکان دەکەن لە هەرێمی کوردستاندا 350 کۆمپانیایە. ئێستا بابەتی جوانکاری و نەشتەرگەری لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش لەلایەن خانمانەوە خواستێکی زۆری لەسرە. پزیشکانی پسپۆڕ تایبەت بەو بابەتە چی دەڵێن؟ ئایا ئێستا
کاری جوانکاری لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ ئایا سوود و زیانی ئەو بەرهەمە جوانکاریانە چییە بۆ بەکارهێنەرانی؟ دەر تەماشا دەکەین خانمان لە ماڵی خۆیان کە دەچنە دەرێ لە سنتەرەکان بۆ ئەوانی کامەیکە پشتیان بۆکرێ بە پارەیەکی زۆر بەڵام چۆنڵی زیانیش بەردەم و چاویان دەکەوێت ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە؟ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەکەم جار لەوانەیە میکەپەکە جۆرەکەی باش نەبێ و هەروەها جۆری میکەپەکە لەگەڵ پێستی کەسەکە نەگونجێت بۆ نمونە کەسێک کە پێستی وشکە لەگەڵ کەسێک کە پێستی چەورە بێت میکەپیان جیاواز بێت لەبەرەوەی کە میکەپە بڕاندەکانی کە ئێستا هەیە بۆ پێستی وشک فەرقی هەیە لەگەڵ پێستی چەور ئەگەر کەسەکەی کە میکەپەکەی بۆ ئەکا لە زانیاری تەواوی نەبێت ئەگەر میکەپ بۆ پێستێکی چەور میکەپێکی جۆری چەور بەکاربهێنێ کە مادەی چەوری ئۆیڵی تیابێ ئەو کاتە ئەبێتە هۆی دروستبوونی زیبکە لەسەر ڕووی پێستەکەی و لەوانەیە پاشیەوەی کە پاشی چەند ڕۆژێک پاشی میکەپەکە پێستی تووشی هەوکردن ببێت و ببێتە هۆی ئەوەی کە ڕوخساری ناشرین ببێت. ئەوترێت بەشێک لە پزیشکەکان چۆڵی پیشەکەی خۆیان لە دەستداوە بە دوای بەزنس کەوتون ئەمە چۆنە یعنی ئەمە بازرگانیکردن بە ڕوخسار و بەجەستەی هاوڵاتیان ئەمەندە ئاسانە؟ بەداخەوە ئێستا لە زۆربەی زۆری سنتەرەکان کە هەیە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی منەمێت باسی ئەو بکەم لێرە حەزەکەم ئەوە جیا بکرێتەوە کە ساڵۆن تێکەڵ نەکرێت لەگەڵ سنتەر ناکرێت شوێنێک ساڵۆن بێت و هەمیش سنتەری جوانکاری بێت لەبەرەوەی کە ئیشەکان ون ئەبێت ئەو کەسانێک کە ئەچن سەردانی ئەوەکەن لەوانەیە کەسەکە ڕۆشت بێت بۆ ئەوەی کە بۆ نمونە نینۆکی چاک بکە پێڵەن وەرە تۆ فیلەر بکە کەسەکە معلوماتێکی تەواوەتی نییە یان ئەو کەسێک کە لەوێ دەرزەکەی بۆ لێ ئەدا ئەسڵ لەوانەیە کەسێک بێت بەس تەکنیشیان بێت نزانێت جۆری براند چییە چی بۆ بەکارهێنرێت ئەو کەسێک کە بۆ نمونە ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان زۆربەی زۆری سەرمایەدارەکان سنتەری جوانکاریەکان بەڕێوە ئەبەن نەک پزیشکەکان دەسەڵاتەکە لەژێر دەستی ئەو کەسێک کە سەرمایەدارە ئەگەر بۆ نمونە تۆ پزیشک نەبیت بۆ نمونە من ئەگەر شوێنەکە ئی خۆم بێت ئەزانم چی بەکارهێنە من بەڕاتبێت ئیش ناکەم لەو شوێنە یان تەکنیشیانەکە ڕۆژێک تر لە سنتەرێکی تر ئیشەکە لەوانەیە هەر نەخۆشەکەش نەیبینێتەوە. زۆر باشە ئێوە پزیشکێن بە تایبەتی چۆنی لە بواری پێستا بۆ نمونە دەبینن ئێستاش خەڵک ئامادەیە مەسەن جوانکاری بکات بۆ ئەوی کە گرنگی بە ڕوخساری خۆیەدات ئایا لە هەرێمی کوردستان ئەم سنتەرانە یاخۆت ساڵۆنەکان ئارایشگەکان پێویستیان بە ڕێخستنەوە نییە؟ بە بۆچوونی من زۆر پێویستیان پێیتی و هەروەها پێویستیش بەوە هەیە زیاتر وەرە ئێستا من دەستخۆشی زۆر زۆر لە وەزارەتی تەندروستی ئەەکەم لەگەڵ دایرەی سەحا بەڕاستی زۆر زۆر سەردانی شوێنەکان ئەکەن شوێنی زۆریشیان داخستووە بەڵام سنتەرە جوانکاریەکان زۆر بوونە ناتوانێت سەیتەرە بکرێت بەسەریە کێشەکەی سەرکێکە ئەلێرێ وەکو باسم کرد لە ناو ساڵۆنەکان ئیشی جوانکاری ئەکرێت ئیشی جوانکاری ئێستا بۆتە بزنسێکی گەورە لە جیهاندا و هەروەها سوودەکەی ئەگاتە نزیکەی بلیارەها دۆلار لەبەرەوەی کە بە تایبەتی لە شەرق ئەوسەط زۆر زۆر جیاوازە لەگەڵ ڕۆژە ئاوا لەبەرەوەی کە ئەو کەسانەی کە لە ڕۆژهەڵاتی ئیشەکەن زیاتر حەزیان بەلۆدا حەزیان لێ فیلەرێکی زۆر زۆر لە دەم و چاویاندا بنێن یعنی مەبەست قازانجی بابەتی جوانکاری زیاترە بەڵێ لەبەرەوەی کە زۆر جارکە نەخۆش دێت بە قسەی دکتۆرەکە یان ئەو پزیشکە ئەکات کە ئیشەکەی بۆ ئەکات بەڵام من هەمیشە خۆم لەگەڵ شتی سروشتیمە باشتر وایە ئەو کەسێک کە ئیش ئەکات ئیشی جوانکاری بۆ ڕێککاریە بۆ ئەوە نییە تۆ وەچێکی زۆر زۆر زەق و گەورە دروست بکەیت زۆر کەسێک کە سەردانی ئێرە ئەکا جاری وایە ئێمە ئیشەکەمان بۆ نەکردووە چۆتە شوێنی تر ئەبینی پاش فترەیەک هاتۆتەوە ئەڵێ ئەمەوێت فیلەرەکەم بتوێنەوە بەڕاستی قسەکەی تۆ تەواو بۆ دکتۆرە پێویستم پێی نەبوو بەڵام من کردم دیسانەوە پارە ئەدا فیلەرەکە توێنێتەوە. سنتەرەکانی جوانکاری لە هەرێمی کوردستان پارێزگای هەولێر 51 سنتەر پارێزگای سلەیمانی 25 سنتەر پارێزگای دوهۆک 19 سنتەر کۆی گشتی کۆمەلگای پزیشکی لە هەرێمی کوردستاندا 111 کۆمەلگایە. خانمان کە بە یەکێک لە کڕیارە سەرەکیەکانی بابەتی جوانکاری دادەنرێن دەوترێت مانگانە بەشێک لە داهاتەکانیان تەرخان دەکەن بۆ کڕینی بابەتی جوانکاری.
بەعام شێوازی مەیکەپم سادەیە لەبەرەوەی من ئەچمە زانکۆ شوێنێکی فەرمیە بۆ هەنێ شوێن هەیە بۆ نەمناسەبە یاخود شتێکە کەمێک شێوازەکەی گۆڕی کەمێک تۆخێکی بەڵام عادەتەن ڕۆژانە هەر مایکەپێکی سادە ئەەکەم تا ڕادەیەکی کەم زۆر نییە کە بڵێم زۆرە بەڵام ئەو شتانەی کە ئیکرێ حتمما ئەبێت شتێکی باش بێت چونکە ئەبێت لە پاڵ ئەوەشا گرنگی بە پێستت بیت کە گرنگە کە لەگەڵ ئەوەشا پێستت پارێزراو بێ تا ڕادەیەکی زۆر بڵێن شوێنی باش هەیە کە مایکەپی مارکە یاخود مایکەپی باشان هەیە بەڵام بەڕادەیەکی زۆر مایکەپەکان زۆربەی خراپن زۆربەی کوالەتیەکی باشیان نییەوە کوالەتیان هیچ باش نییە چونکە هەم ناشرینە هەم پێستت ئەزێت ئەیە شێوازی میکاجکردنمان بە پێی شوێنەکانە بۆ نمونە بۆ حەفلە جیایە بۆ بازار بۆ میوانی بۆ دەوام ئیتر بە پێی شوێنەکان بۆ کوێ ئەڕۆی شێوازەکەی ئەگۆڕێ مانگانیش بە پێی مارکەی میکیاجە ینی مانکەیە $100 مانگیشەیە کەمترەکەوێت ئیتر بە پێی ئەوەی کە میکیاجەکانت چنەوە مارکەی بێت ئێستا یەکێک لە بابەتەکانی جوانکاری بەکارهێنانی قژی سروشتیە ئەم بەرهەمە بۆتە سەرچاوەیەکی باشی داهات بۆ وڵاتان ساڵانە لە چەندین وڵاتەوە قژی سروشتی هاوردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکرێت بابەتی جوانکاری ئێستا زۆرە بە تایبەتی بڵێن ئیشیمە پرسە قش قژەکانی زاران زیاتر بەس لایلۆن هەبوو مەسەرەن وەکو بارۆکە بوو زیاتر لایلۆن بوو بەس ئێستاوە نماوە ئێستا ئەکسێشنی تەبیعی هەیە تالی تەبیعی هەیە لەزگەی هەیە بابەتەکان زۆرە ئەوەی کە لای ئێمە مەرغوبە قژی شەژمانجیە حەسەب مەسەرەن کەسێک دێ کە بۆ خۆی دایدەنێ حتما لە 200 تالی دەوێ ئەوە بۆ کەسێک بەس ئەوەی کە دێتە لایمە مەسەرەن ساڵۆنە ئەوانە زیاتر بە چیلۆ دەیانەوێ نانی بلێن بە وەزن تاڵەکانیش مەسەن ئێستا بۆ نمونە ئەو قیاسەیان چکەوانە چەند درێژی کورتیەکەی فەرقی هەبی ینی چەند درێژتر بی سارەکەی دەگۆڕێ ئێستا بۆ نمونە ئەو تالی وێ بە 2000 ئەو قیاسە ئەو تقریبان 85 سانتیم پێدەرن درێژەکەی تالیوێ بە 2000 مەسەن بۆ نمونە کەسێک دەتانی لەوە 150 تاڵدانێ 150 تاڵ مەسەن تەکلیفی $300 دەکا لەوەیان زۆری ترمان هەیە مەسەلەن ئێستا ئەو پلاتینیە ڕەنجی پلاتینیە ئەو پلاتینیە بەڕێک ساری گرانترە ئەویان دەستێت مەسەرەن $2.5 ئەو سارانە حەسە بە پێی درێژی و کورتیەکەیە ئەوانە زیاتر بلین ئەو قژانەیە مەهمانەکە تەبیعیە ئەندەنووسیە بەس هەشە بەرازیلی هەیە ئیسپانی هەیە زۆریان زۆرە بەس ئەوەی کە لە بلێن لە کوردستان ئێستا کە بۆ ئێرە دێ زیاتر ئەندەنووسیە ئەوانی ئێرکانەکە مەسەرەن کەسێ قژی درێژە دێ بیفرۆشێ ئەویش لامان هەیە ئێستا بۆ نمونە ئەو قژە ئەوەی خۆمانە خۆم لێرە بڕیمە هەیە بابەتی زۆرە مەسەرەن ئێرکانە قژێکی ئەوها هەیە بە $100 هەیە $90 هەیە $150 حەسەب شخصەکەیە مەسەرەن چەند درێژتر بێ ئەم دەبێ خواری پڕتر بێ بۆمە باشترە پارێ زیاتر دەکا حەسەبی ڕەنجیش دەور دەبێنێ مەسەرەن ئێستا پرچی سبوق نەکرابێ زۆر باشترە لۆی کە سبوو برین لۆمە ڕەنجی تەبیعی ساکترە لێرە ئەمە مانگانە لێرکانە تقریبان پێویستیم جاری وا هەیە بە 30 کیلۆ 25 کیلۆ لانی زۆر لەوەش زیاتر مانجی وا هەیە چکە لەبەروێ مەسەرەن ساڵۆنەکان دەیکردنەوە لانی هەر چۆن دەبێ ئەوان 5 کیلۆ 10 کیلۆ پێکەوە دەیبن ئێستا و ئیشە دەتانم بلێم نعنی $1,000,000 تێپەڕاندووە هاوردەکردن و بەکارهێنانی قش ئەکستێنشن نرخی ئەو قژانەی کە لە وڵاتانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکات ئەندەنووسیا 1 کیلۆ قش لە $200ەوە دەست پێ دەکات تا $800 هندستان لە $300ەوە دەست پێ دەکات تاکو $600 بەرازیل 1 کیلۆ قش لە $200ەوە دەست پێ دەکات تاکو $600 ئیسپانی 1 کیلۆ قش لە $300ەوە دەست پێ دەکات تاکو $500 عێراقی 1 کیلۆ قش تەنها $1,800 نرخی 1 تاڵ قش تەنها $2 بەرهەمەکانی جوانکاری ئێستا بۆ بەشێک وەک خولیا و ئارەزوو بۆ بەشێکی دیکەش وەک بازرگانیەکی گەورە و سەرچاوەی داهات
ئەوەی تایبەت بە هەرێمی کوردستانە دەبێت ڕێخستنەوەیەکی تایبەت بۆ هاوردەکردنی ئەو بەرهەمە جوانکاریانە و تەنانەت سنتەرەکانی کاری جوانکاری بکرێت لە هەمان کادا چاودێریکردنی توندی بازاڕەکان بۆ ئەوەی ڕێگری لە بەرهەمی فەیک بگیرێت چونکە سەرمایی ئەو بازرگانیە ساڵانە ملیۆنان دۆلارە.